ولی تماشا با نیجایکیش بابت این هنوکی ینگرم مجارا پروژه آسیا بودجه گلوف پروژه آسا بچاو آوای که دستکاریات که کرد نوا کمیتا دارایی پارلمانی و در باز به تایبتی پشکاری ما کردستان گوتو بیشگیش نکیره در انجام چنه بریس شوان کلاری اندام پارلمان عراقی کنه حال کلار لگرمیان گرمه امی گلیو هنکی وی پرسه گوتو بیشکین که شوان ام کاتو باش البته جنابت اندامی پارلمانی لنزیک و آگاداری در انجامی گورانکاری لماده 13 و 14 و دانوستاندنی نیوان هریمی کردستان و لایەنەکانی تران که اتوانی بڵێن هاوپەیمانی ئیدارەکردنی دەوڵەت بەرەو چێ گەیشت؟ ئەوەی ڕوویدا لە ڕاستیە پێچەوانەی ڕێککەوتنی هاوپەیمانیتی ئیدارەدانی دەوڵەت بوو پێچەوانەی نێوان ڕێککەوتنی نێوان هەردوو حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێم بوو و کۆمەڵی ئەجندای سیاسی و کۆمەڵێ بابەتی ناجۆری لە پشت بوو بەڕاستی کە خودی کابینەکەی محەممەد شیع سوودانیان کردە ئامانج بۆیە لە ئێستادا ئەو لایەنانەی هەست بە بەرپرسیارەتیەکەن ئەزانن ئەوەی کراوە پێچەوانەی دەستورە ئەوەی لیژنەی هەندێک ئەندام پەرلەمان لە لیژنەی دارایی کردویانە پێچەوانەی دەستورە پێچەوانەی یاسایە وەکوتم پێچەوانەی ئەو ڕێککەوتنەیە لەسەر خودی مەشروعی میزانێ چ لە ئەنجومەنی وەزیران چ لە کۆبنەوەی هاوپەیمانێتی ئیدارەدانی دەوڵەت کرا ئەوانەی کە هەست بەم خەلەلانە ئەکەن نخبەی سیاسی عێراق هەستەکەن هەم غەدرە لە هەرێمی کوردستان کراوە هەم غەدرە لە ئیستقراری عێراق بەگشتی و لە خودی کابینەکەی محەممەد شیع سوودانی کە چاوەڕوان دەکرا دوای پەسەندکردنی مەشروعی میزانێ خەدەمات دەست پێ بکە عێراق هەنگاوێک بچێتە پێشەوە بە تایبەتی میزانێکە میزانەیەکی وەکو ئەڵێن زەبەلاحەوە بۆ 3 ساڵە و فەقت تەرکیز زۆر لەسەر کابینەکە بوو بۆیە لە ئێستادا هەوڵەکان چڕ بووەتەوە و کۆبنەوەی بەردەوام هەیە و لە هەموو حاڵەتەکاندا دەبێت تا پێنجشەمە مەشروعی میزانێ پەسەند بکرێت چونکە لە دوای پێنجشەمە عوتڵەی تەشریعی دەست پێیەکە پێم وانە بە هیچ شێوەیەک بیخەنە دوای عوتڵەی تەشریعی بۆیە لە هەموو حاڵەتەکان هەوڵەکان چڕ ئەکرێتەوە بۆی تا پێنجشەمە بەڵێ کاک پێشوان بۆ پێنجشەمە 6 ڕۆژ ماوە پێشتر هەوڵ هەبووە ڕازیکردنی بەڵێ لە ڕۆژانی پێش لە ڕۆژانی دوات بگومان هەوڵ هەبووە کۆبوونەوە هەبووە ئەو کۆبوونەوەی لە ماڵی وەزیری دەرەوەی عێراق هەبووە هی هەموو پێکهاتەکانی ناو هاوپەیمانی ئیدارەکردنی دەوڵەتانی لە چارچێ ئەم چند ڕۆژەیە کە بەردەوام گفتوگۆ هەبووە کۆبوونەوە هەبووە گەل و هیچ دەرئەنجامێکی کونکریتی هەبووە بەڵێ هەنگا و چوونەتە پێشەوە و لەوانەیە زوو بێ هەمووی باس بکرێت چونکە خەڵکێکەیە بەڕاستی هەر یعنی خەرکی مزایدەیە خەرکی بە ئاراستەیەکی سلبی ئیشەکە بەداخەوە هیچی لامە بەست نییە تەنها ئێوێ مزایدە بک بۆەوەی هەندێک خەڵکی شەقام لە خۆی ڕازی کاکە شەقامیش ڕێژەیە بەڕاستی بەوە نییە بڵێن هەرکە خراپە بکە و شەقام تەیدی بکە هەنگاوی باش چوونەتە پێشەوە وەکوتم تاکیدەوەی کراوە هەم نادەستوریە هەم ناقانونیە هەم پێچەوانەی ڕێککەوتنەکانە بۆیە خەمی هەموو لایەکە و بەڕێز جێگری سەرۆکۆزیران دکتۆر فواد حسێن لەگەڵ وەفدی هەرێمی کوردستان لە بەغدان لە کۆبوونەوەی چڕدان و سبەیش کۆبوونەوە هەیە بەردەوامن بۆ ئەوەی بگەنە نەتیجەیەک و هەنگاوی باش چووەتە پێشەوە بەڵام لە ئەخیرا ئەوەی بۆ ئێمە جێگەی نیگەرانیە ئەو بێمتمانەیە کە لە ڕابردوودا هەبوو ئومێدێکی گەورەمان هەبوو کە لە داهاتووەم ناومێدیە ئەم بێمتمانەیە نەمێنێ بە تایبەتی دوای ئەوەی کە هەمومان ڕێککەوتین میناهیجی وەزاری محەممەد شیع سوودانی هاتە ئەنجومەنی نوێنەران دەنگمان پێدا کابینەکەمان پێکێنا دڵخۆش بووین بەوەی کە ئیتر قۆناغێکی تازە لە عێراقی نوێدا لە پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال دەست پێ دەکا بەڵام بەداخەوە ئەمەی لیژنەی مالی کردین وەکو ئەڵێ پێچەوانەی ئەمەی پێوتین ئەگەر چی بەڕێز محەممەد شیع سوودانی تا ئەم لەحزەیەش بیرکردنەوە و ڕوئایەکی نیشتیمانیە و ئەوێ کێشەکان چارەسەر بکرێ ئەگەر لێگەڕێن و کێشەی بۆ دروست نەکەن بەڵێ کاکشوان هەڵبەت تۆ ئازانی یانە لە 20 ساڵی ڕابردووە ئەمە بووتە دیاردە بەردەوام ڕێکەوتنەکان پێشێل دەکرێت حتا دەستور پێشێل دەکرێت ینی حتا وڵاتی ئاسایی کوردستانیشە کە ئازانی ڕێکەوتن کراوە چەند ڕێکەوتنێکی گرنگیشە ترس لەمەیە دەرەچەی بوو بدوزرێتەوە عرقەلە دروست بکرێت بەم شێوە ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرێت پەرلەمانتارێک هەماندەمدا سەرروکی فراکسیۆنە پێش 1-2 ڕۆژ پێش ئێستا ئاها لێرە بە منی وت
یەک لەو گرۆپانەی کە ئاستەنگە بربەستە و دەستی هەبووە لە گۆڕانکاریکردن لە مادەی 13 و 14 لە پرۆژە یاسادا ئاسایب ئەهلولحەقە بە یارمەتی بە چاوساغی وڵاتێکی هەرێمی ئەیەوێ عەرقەلە بۆ ئەمە دروستکەن هاوکات لەگەڵ هەندێک لە پەرلەمانتارانی کورد ئەنی گرۆپێکی وا چۆن ئەتوانێت عەرقەلە لە بەرامبەر میزانی دروستکە بە تایبەتی کە ڕێککەوتنی پێشوەختە لەسەر کراوە ئەی پەرلەمانتارەکانی تر ئەی هاوپەیمانەکانی تر خۆی فعلەن وڵاتی هەرێمی هەیە پێشکەوتن و ئیستقرار و خۆشگوزەرانی عێراق لە مەسلحەتی ئەو نییە ئەو لەم بشێویا پارەیە زۆر و دەستکەوتی زۆری هەیە بۆیە بە شێوەیە لە شێوەکان نایەوێ ئیستقراری تاو لە عێراقا هەبێت ئەمانە کەمینەیەکن بەداخەوە زۆر جار بە ئاگایی بێ نائاگایی بێ بە مەبەست بێ نامەبەست بێ کوردی شەچێتە پاڵیان وەکەوەی بینیمان بەداخەوە ئەوەی فراکسیۆنی یەکێتی تەوقیعیان لەسەر ئەو گۆڕانکاری و ئیزافانە کرد ئەمە بەڕاستی ناکرێت خەڵکی سیاسی بێ سەرۆکی فراکسیۆن بێ ئەندامی لیژنەی دارایی بێ نەزانێ ئەو کۆمەڵی مادەی هێناوە کە ئەسڵەن ئەمە هەمووی لوغمە کە بتەقێتەوە هەر خودی بودجە و میزانی هەرێم نایەڵێ بە یەکجاریی بڕێ ئیتر پاشەکەوتی چی و سلێمانی چی و محافەزەی چی کە تۆ هەر بودجەکە نەمێنێ هەمووی ببڕێ یعنی بەڕاستی ئەمە جۆرێک بوو لە خەڵەتاندن لە نازام ڕێکەوتنێکی نهێنی هەبوو لە ڕابردووە لە 20 ساڵی ڕابردووە و عێراقی ئێمە بەڕاستی بە دەریایەک خوێندا لە ئەنفال و کیمیا باران و جینۆساید پێی گەیشتین لەگەڵ ئۆپۆزیسیۆنی عێراقی ئەم عێراقەمان دروست کردووە ڕوخانی حزبی بەعەز دەستورێکمان پەسەند کرد هەنگاوەکان بەردەوام پێچەوانەی دەستورە دەستور پێشێلەکەن ئەمانە یعنی یەکێ لە گرفتە گەورەکانی ئێمە بێمتمانەیە ئەخر چ لۆژیکێ قبول ئەکات تۆ بگەڕێنەوە بۆ پێشووتر تۆ لە کاتێکدا هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستان لە شەڕێکی سەرسەختانە بوو لەگەڵ داعشا تۆ میزانی و بودجەی هەرێمی کوردستان ببڕی بەڵام هیچ سنووری زێر دەسڵاتی داعشی مووسڵ بە کاملی بینیێری ئیتر متمانەی لەمە بێمتمانەی ترچی هەیە بەڵێ کەواتە دەزانی عێراقێکی وڵاتە دەوڵەمەندەکانی نقطە بۆ باس بکەم یعنی بابەتێکەیە نقطەیەک هەیە ینی من ئەو مانگی ئەو ماوە چوومە پەرلەمان پێم زانی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا خزمەتی پێشمەرگایەتی لە کاتێکدا پێشمەرگە لە دەستورا هاتووە هەتا لە مەشروعی میزانی لە بودجەی سیادی لە قواتی بەڕی میزانی بۆ تەخسیس کراوە یعنی هەیئەی تەقاعودی عێراقی سەرڕای ئەوەی کۆمەڵی نووسرا و کتاب و ناکتابی کومیش هەیە هەیئەی تەقاعودی عێراقی خزمەتی ئەوەی پێڵێن جاشێتی قبولەکە خزمەتی زابطی جێشی عێراق قبولەکە تا ئێستا تا مانگی یەکی ئەمساڵیش خزمەتی پێشمەرگایەتی بە خزمەت بۆ فەرمانبەران قبولەکە یعنی ئەم بێمتمانەیە ئەم تێڕوانینە ئەم ڕوئیا بەرامبەر هەرێمی کوردستان هیچ دەوڵەتێک نییە کە ئایندەیەکی گەشی هەبێ کەواتە بابەتێکی هەندێکی هەیە تۆکە پەرلەمانتار ئەمە داوای جوودکارەکانە هەڵبەت جوودکارەکانی کورد لە کەرکووک و دەوروبەری کەرکووک ڕوبەڕووی سیاسەتێکی خراپی بە عەرەبکردن بوونەتەوە هەموو بڕیارەکانی قیادە مەجلس سەورەی سەردەمی ڕژێمی بەعەز دێنن سوپای عێراق ئەم بڕیارانە ئاکتیڤ تاکاوەکو جوتیارەکان دەڵێن جاری دیکە عەرەبی هاوردە ئەوەی لە چارچەوەی مادەی 140 لە کاتی خۆیان تاویز کراون جارێکی دیکە دێنەوە بنمونە لە توپزاوا لە سەرگەران لە باشووری کەرکووک سیاسەتێکی تعریبی مەترسیدا جارێکی دیکە دەست پێ کردووە لە کاتێکە مادەی 140 هەیە مادەی دەستوری ئێستاە جێبەجێ ناکرێت ئەوان داواکارن لە نوێنەرانیان لە ئێوەی بەڕێز کە بەهانایەوە نەبچن بەڕاستی ڕەوشان زۆر خراپە سەرنجی تو بامە چییە؟ بارودۆخی ئەوان بارودۆخێکی خراپە بەداخەوە یعنی ئەو تعریبەی ئێستا بە سیستەم ئەکرێت باوەڕ بکە لە زمانی بەعسا ئەوەندە بە ئەجندایەکی ڕێک و پێک نەکراوە ئێستا ئەجندایەکی زۆر زۆر خەتەرە تعریبێکە وای لێ هاتووە شەرمیتیان نەماوە ینی بە ئاشکرا زەوی داگیرەکەن تعدا لە فەلاحەکانەکەن تا ئەگاتە ئەوەی جێیشی عێراق بەشداریەکە هەروەک چۆن جێیشی عێراق لە 16 ئۆکتۆبەر دەبابەی ئابرامز پەلاماری دووسخورمات و کەرکووک و ئەوانیاندا و بەسەر پێشمەرگا هاتن ئێستش بە شێوەیەک لە شێوەکان ئەمە ئیدامەی هەیە ینی چۆنە بێت جێش بچێتە گوندێک عەرەبی هاوردە بێنێ پەلاماری گوندێکی کوردی بکاو لێی بدا لە کاتێکە هەموو وەسائقی قانونی پشگیری لە فەلاحە کوردەکانەکە
لە خەڵکی گوندەکەیەکە ئەمانە تعریبی هاوردن ئیمتیازیان وەرگرتووە 20 میلیۆن دیناریان وەرگرتووە گەڕاونەتەوە هەموو ئەوەلیاتی خۆیان گواستووەتەوە ئەو شوێنانەی کە پێشووتر لێی بوونە پرۆسەکە پرۆسەیەکی منەظەمە ئێمە لە هەوڵی بەردەوام داین بەڕێز بە تایبەتی بە ڕێژێکی سەرۆکی پەرلەمان دکتۆر شاخەوان ئەبڵا بۆ حکومەی خۆی هەر لە بەدەنگی خەڵکی کەرکووک چووەتە پەرلەمان و خۆشی کەرکووکیە و دکتۆرایشێ لە قانون زۆر باشە زانێ ئەمەی ئەیکرێ غەرقێکی قانونیە و هەموویشمان پشتگیرین بەڕاستی لە هەوڵی بەردەوام باین بۆ ئەوەی وەزعەکە هێور بکەینەوە بەڵام لە ئاخیرا ئەمە پرۆژەیەکە بە بەرنامە بەڕێوە ئەچێ ناکرێت سەرکردایەتی سیاسی کورد و ئێمەی نوێنەرانی کورد لە بەغدا لە بەرامبەر ئەم پرۆسە سیستەماتیکە بێدەنگ بین و دەبێ هەڵوێستمان هەبێ. بەڵێ بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراقی و لە کەلار لە گەرمیان گەلمە بکایك شوان ڕۆژێکی خۆش.